يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، ساڵیادی کۆچکردنی پێغەمبەرمانە صلی الله عليه وسلم لە مەککەوە بۆ مەدینە. چوینە ساڵی تازەی کۆچیەوە. بە پێویستم زانی لەسەر ئەو بابەتە گرنگە وتاری جومعە پێشکەش بکەین. کۆچکردن و هیجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم چیرۆکێک نییە، بەسەرهاتێک نییە، بەڵکو ئەمە مێژووی ئێمەی موسڵمانە. ساڵی ئاینیمانە، ساڵی ئاینی ئێمە ساڵی کۆچی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. بەڵام ئێمە گرنگە بۆ ئەمڕۆ چی لە هیجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فێر دەبین. بەشی یەکەمی وتارەکە باسی ئەوە دەکەین ئێمە کاتێک کە نەمانتوانیوە و لە زەمانێکە نەبووین کە لە خزمەت پێغەمبەرە صلی الله عليه وسلم کۆچ بکەین، کاتێک کە باسی هیجرەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لەگەڵ ئیمامی ئەبوبەکر و لەگەڵ هاوڵاندا بەو شێوازە دەخوێنینەوە لە کتێبی مێژوو سیرەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم، بەڕاستی ئینسانی ئیماندار لە ناخەوە حەز دەکات و خۆزگە دەخوازێ. خۆزگە منیژێکێک لەو سەحابانە بوومایە و ئاوا لە خزمەت پێغەمبەردا صلی الله عليه وسلم لە پێناوی خوادا هیجرەتم بکردایە. بەڵام ئەمە مستەحیلێکە و نایەتە جێ. زەمەن ناگەڕێتەوە، تۆ ناگەڕێتەوە بۆ سەردەمی مەککە، ناگەڕێتەوە بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەڵام ئێمە لەمڕۆدا دەژین. لە ئەمڕۆدا لە ساڵیادی هیجرەتدا دەچینە خزمەت چوار فەقەرە، چوار فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هەر کەسێک ئارەزوومەندە وەکو سەحابەکانی خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەهلی هیجرەت بێ، با ئەم چوار خاڵە بکە. خاڵی یەکەم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لا هجرة بعد الفتح ولكن جهاد ونية. دوای فەتحی مەککە، دوای ئازادکردنی شاری مەککە، هەر کەسێ بڕوا بەرەو مەدینە و مەککەش بەجێ بێڵێ تازە بە مهاجر حیساب نییە، بە کۆچکردوو حیساب نییە. لە دوای فەتحی مەککە و ڕزگارکردنی شاری مەککە لە بتپەرستان هیجرەت کۆتایی پێهات. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی دوو شت هەتا قیامەت دەمێنێتەوە بۆ تێگڕای ئومەتم. ئەمڕۆ تۆ کاتی خۆی هیجرەتت بۆ نەکراوە لەو زەمەنەدا نەبووی، ئەم دوانە بکە، جیهاد ونیە. سەروەر صلی الله عليه وسلم فەرمووی یەکەمیان جیهاد و تێکۆشان لە پێناوی خوادا. جیهاد و تێکۆشان واتە بڵاوکردنەوەی قورئان، خزمەتکردنی دینی پیرۆزی ئیسلام. چونکە خوای پەروەردگار لە قورئانە دەفەرمێ وەجاهدهم به جیهادا کەبیرا. ئەم ئاەتە لە مەککەدا بەزیوە، واتە جیهادی کافران بکە بە قورئان، قورئان بگەیەنە. ئەمڕۆ ئەو کەسانی کە دەیانەوێ وەکو لە خزمەت پێغەمبەرا بوو بن صلی الله عليه وسلم لە کاتی هیجرەتە، ئەمە ماوە. ئەم جیهادی فی سەبیل اللهە کە بڵاوکردنەوەی قورئانی پیرۆزە، خزمەت بە قورئانی پیرۆزە، خزمەت بە بانگەوازی دینی خوای پەروەردگارە و گەیاندنیەتی بە هەر شێوەیە کە تۆ دەتوانی لە خزمەتی دینی خوادابی. ئەو بەڕاستی لە دوای هیجرەت، لە دوای فەتحی مەککە کە هیجرەت نەما جیهادما، جیهادی خزمەتکردن بە دینی خوا. دووەمیان وەنیە، نیەتی باش. خۆ ئینسان ئەمەی بەڕاستی بە هەموو کەسێک دەکرێت، دڵ و دەروونێکی خاوێنت هەبێ، حەز بە قازانجی خەڵکی بکەی، دڵ و دەروونێکت هەبێ، بەردەوام نێتت هەبێ خۆزگە دەسەڵاتی باشەم هەبوویە و پێم بکرایە. ئەم نێتە باشەش دەدباتە ئاستی ئەو کەسانەی کە بەڕاستی کاتی خۆی هیجرەتیان کردووە لە پێناوی خوادا و شار و نیشتیمانی خۆیان بەجێهێشتووە. خاڵی دووەم، هەر لە ماڵی خۆتا دەمێنیتەوە وەکو ئەوە هیجرەتت کردبێ لە خزمەت پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا لە صحیح بوخاری مسلمە فەرموودەکە هاتووە دەفەرمێ المهاجر من هجر ما نهى الله عنه. کۆچ کردو ئەو کەسەیە کەواز لەو شتانە دێنە کە خوای پەروەردگار نەهی لێ کردوون.
جا سێرێکی خۆت بکە بزانت چی شتێک خوای گەورە نەهی لێ کردووە تۆ تا ئێستا کردوتە لە ساڵیادی کۆچدا لە سەری ساڵی کۆچی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بڕیار بدە وازی لێبێنە بەڕاستی ئەوە تۆ دەچێ ڕیزی ئەو مهاجرانەی کە لە خزمەت پێغەمبەری خوادا مەککەیان بەجێهێشت و بەرەو مەدینە هیجرەتیان کرد. زانای بەناوبانگی ئیسلام عیزی کوڕی عەبدوسەلام لە کتێبە بەناوبانگەکەیدا شەجەرەة المعارف والأحوال وصالح الأقوال والأعمال لە لاپەڕەی 383 دا دەفەرمێ الهیجرەة هیجرەتان کۆچکردن دوو جۆری هەیە هیجرەة الأوتان و هیجرەة الإثم والعدوان کۆچکردنی نیشتیمان کەسێک لە پێناوی خوای پەروەردگاردا نیشتیمانی خۆی بەجێ بێڵێ وەکو چۆن سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم مەککەیان بەجێهێشت کە زێد و نیشتیمانی خۆیان بوو بەرەو مەدینە ڕۆیشتن و هیجرەة الإثم والعدوان کۆچکردنێکیشمان هەیە واسهێنانە و ڕۆیشتنە لە خراپە و لە دەست درێژیکردن بۆ لای پاکبوونەوە واسێنان لە خراپە ئەلئیثم واتە ئەو شتانەی لە بینی خۆت و خوادا گوناهن لە ساڵیادی کۆچی پێغەمبەردا صلی الله عليه وسلم ئینسان بڕیار بدا لە بینی خۆت و خوادا گوناهێک دەزانی پەیوەندی بە خۆت و خواوە هەیە وازی لێبێنە العدوان پەیوەندی بە خۆت و بە خەڵکیەوە هەیە لە ساڵی ڕابردوودا کە ئێستا ساڵی نوێ ئەمڕۆ لە ڕۆژی هەینێەوە ساڵی نوێی کۆچیمان دەست پێ دەکا هیجرەت بکە واز بێنە لە عودوان لە دەست درێژی کەسێک بۆ هاوسەرەکەی خۆی باش نەبووە کەسێک لەگەڵ ماڵ و منداڵیدا باش نەبووە کەسێک لەگەڵ دراوسێکەیدا باش نەبووە کەسێک لەگەڵ هاوڕێکەیدا باش نەبووە لەگەڵ شەریکەکەیدا تعەدای کردو عودوان واتە دەست درێژی کردوتە سەر مافەکانی پێشێر کردووە ئێستا وازی لێبێنە وەرە بە ئاگا وەرەوە بڕیار بدە واز لە پێشێرکردنی مافی بەرامبەر بێنە بەڕاستی ئەمەش جۆرێکە لە هیجرەت جا عیزی کوڕی عەبدوسەلام دەفەرمێ ئەفضەلها هیجرەة الإثم والعدوان باشترین جۆری هیجرەت و کۆچکردن وازهێنانە لە گوناه و لە دەست درێژیکردنە سەر مافی خەڵک لما فيها من إرضاء الرحمن وإرغام النفس والشيطان لەبەر ئەوەی بەم کارە هەر کەسێ خوا ڕەحمی پێ بکە ئەوەندە جەریء بێ لەو گوناهەی لە بینی خۆت و خوادایە وازت لێهێنا و لەو دەست درێژی و سنوور بەزاندن و ماف پێشێرکردنەی بەرامبەرت وازت هێنا و حەقی خەڵکتدایەوە بەڕاستی خوا لێت ڕازی دەبێ و لوتی شەیطانی پێدەشکێ ئەو هیجرەتە لە ماڵەکەی خۆتای نیشتیمانی خۆت بەجێ نێشتووە هیچ گەرما و سەرمای ژیانت بەرنەکەوتووە دەچێ ڕیزی ئەو مهاجیرانەوە کە لە خزمەت پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم کۆچیان کردووە خاڵی سێیەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ العبادة في الحرج كهجرة إلي لە صحیحی مسلمە فەرمودەکە بە ژمارە فەرمودەی 2948 هاتووە الهرج يعني الفتنة واختلاف أمور الناس عبادة و بەندایەتی کردن لە کاتێکا کە خەڵکی ڕووی لە بێدینیە خەڵکی سەرقاڵی دنیایە خەڵکی قیامەتی لایەت کردووە تۆ لەو کاتەدا بگەڕێیتەوە بۆ عیبادەتەکان بۆ زیندووکردنەوەی سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هیجرەة ئیلەیە وەکو کۆچکردنە بۆ لای من پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا دەفەرمێ خاڵی چوارەم کاسبی حەڵاڵ بکە زەکات بدە هاوکاری مسلمانان بکە وەکو ئەوە لە خزمەت پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم هیجرەتت کرد بێ أبي سعيد خدري بمان دجارته ودفرمي أن أعرابيا سأل رسول الله صلى الله عليه وسلم عن الهجرة كابرايك أعرابي بو لبيابان وهاتبو هات خزمت پیغمبر صلى الله عليه وسلم لباري كوچ كردن و پرسیاری کرد وتی دەمەوێ هیجرەت بکەم و نیشتیمانی خۆم زێدی خۆم ماڵی خۆم مڵکی خۆم هەمووی بەجێ بێڵم ئەی پێغەمبەری خوا بێم لە خزمەت تۆدا لە مەدینە بژیم ئەمەش ڕەن بێ ئاواتی هەر یەکێک لە ئێمەی مسلمان بێ خۆشەویستم تۆش لە ماڵی خۆتەوە ئەڵێ ئای خۆزگەم بە خەڵکی مەدینە کە لە شارەکەی پێغەمبەرا دەژین خۆزگە هەموو ڕۆژێ لە مزگەوتەکەی پێغەمبەرا نوێژم کردایە هەلانی کەم ساڵی عومرەیەکم بۆ بکرایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێم پیاوە فەرمووی وای حەق لە زمانی عەرەبیدا یعنی بێ قەزابی کوڕە هاوار بۆ تۆ هەی بێ قەزابی ئینە شەئنەها شەدید بەڕاستی کۆچکردن گاڵتە نییە بەڕاستی هیجرەتکردن هەروە ئاسان نییە بەخوا غوربەت پیاوی خۆی دەوێ خۆی بۆ بگرێ هەر ئەوەندە لە نیشتیمانی خۆت ترازای ئاسانە لە غەریبیدا دەتوێیتەوە زۆر ناڕەحەتە فەرمووی بێ قەزابی کوڕە چی لەبارەی هیجرەتەوە دەپرسی ئەزانی غوربەت چەند ناڕەحەتە
بەڵام پێغەمبەری خوا دەزانێ ئەم پیاوە حەزی لە خێرە، دڵی حەزی لە خێرێکە و هیجرەتیشی پێ ناکرێ و بۆی سەر ناگرێ، ئەی چی بکە؟ پرسیاری لێ کرد. بە جلوبەرگ و شێوازی ژیان نیاززانی ئەم پیاوە حوشترەوانە، واتە لە بیابانە خەریکی ئاژەڵداری حوشترە. فەرمووی فەهەل لەکە من ئیبیلین تؤەدی سەدەقەتەها، حوشترت هەیە لە ماڵەکەی خۆتا، مێگەلی حوشترت هەیە زۆر بن و زەکاتیان لێ بدەی ساڵانە؟ قال نعم، وتی ئەرە وەڵی پێغەمبەری خوا، خوای گەورە حوشترێکی زۆری داومێ، ئاژەڵێکی زۆری داومێ، هەموو ساڵانە زەکاتیان لێ دەردەکەم، ئەیدەم بە فەقیر و هەژار. قال فاعمل من وراء البحار فإن الله لن يترك من عملك شيئا. فمويدا لحر شوينيكي إمام ابن حجر لفتح الباري فمن من وراء البحار يعني قرنق نيلا شوي لحر شوينيكي أمسر زاوية داي لو سري دنيا بو أو سري دنيا لحر شوينيكي لقندي لشاري لبال چيايكي لدشتانيكي مادام زكاتي مالكت دەدەی دڵی هەژار و فەقیران خۆش دەکەی و نەداران ڕزگار دەکەی، خوای گەورە ئەجر و پاداش دەکات بە فیڕۆنادا. ئەم فەرمودەی ئیمامی بوخاری و مسلم لە صەحیحەینا ڕیوایەتیان کردووە. ابن حەجەر لە فەتح الباریدا لە شەرحی ئەم حەدیثەدا لە مجەلەدی 3 لاپەڕی 398 دەفەرمێ فإن في الحديث إشارة إلى أن استقراره بوطنه إذا أدى زكاة إبله يقوم له مقام ثواب هجرته وإقامته بالمدينة. براستي إما مجديكي خوشة. شيخ ابن حجر لشرحي فرمودكدا على فتح الباري دا فرمي أما بلغي أم قصي پیغمبر صلى الله عليه وسلم أما جي بوي كإنسان هرچن لمالي خوش دانيشه لنجتماني خوتا دانيشي هیچ شوێنێکی دنیا نەچووبی لە پێناوی خوادا، بەس دانیشی کار و کەسابەت بکەی، کار و کەسابەت بکەی، زەکاتی ماڵەکەت دەرکەی. ئەو پیاوە فەرمووی تۆ حوشترت هەیە زەکاتی حوشتت دەرکە، هیچ مەڕی هەیە لە کوردستانی خۆماندا زەکاتی مەڕ دەرکە. بازرگانێک لە ناو شاردا کۆگای بازرگانی هەیە، دوکانی هەیە زەکاتی بازرگانیەکەی دەرکە، یەکێ شەریکاتی هەیە زەکاتی شەریکەکەی دەرکە. ئیتر بە هەر شێوەیەک خوا ماڵی دایتێ گەیشتە حەدی زەکات زەکاتەکەت دەرکە، يقوم له مقام ثواب هجرته وإقامته بالمدينة. وەکو ئەو کەسە پاداشتی بۆ دەنووسرێت لە وڵاتی خۆیان هەڵکەندرابێ و بەجێی هێشت بێ ڕۆیشت بێت لە پێناوی خوادا لە مەدینە نیشتەجێ بوو بێ. مژدە بۆ ئێوەی بەڕێز، ئەو کەسانی کە ئێستا لەم کاتی کۆڕۆنایەدا لەم قەیرانی ئابووری کوردستانەدا دڵی هەژاران خۆش دەکەن، زەکاتی ماڵتان دەدەن، جگە لە زەکات هێشتا زیاتریش دەبەخشن. ڕۆژانە چەندین خەڵک بەهۆی ئێوەی بەڕێزەوە لە هەژاری ڕزگاری دەبێ، لە برسێتی ڕزگاری دەبێ، لە ئابڕوچوونی بنەماڵەکەی و منداڵەکانی کە خەڵک پیان خۆش بێ و بە هەژاریان بزانن بەدەستی خێرەومەندی ئێوەی بەڕێز و زەکاتی ئێوە ڕزگاریان دەبێ. وەڵڵاهی دڵتان خۆش بێ. ئەوانی کە خەستەخانە دروست دەکەن کاتێ حکومەت بێ هەڵوێستا تۆ خەستەخانە دروست دەکەی، تۆ دەرمان دەکڕی بۆ خەڵک، تۆ موچە بۆ بێباوکێکداری دەکەی، موچە بۆ خوێندکارێکی زانکۆ دابین دەکەی، موچە بۆ هەژارێک دەبڕیتەوە ناهێڵی محتاجی بەردەستی خەڵکی بێ و لە لای منداڵەکانی ئابڕووی بچێ. ئەزانی تۆ وەکو ئەوە وایە لە ناو شاری مەدینەی پێغەمبەرا بژی، ئەوە فەرمودەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم، وەکو ئەوە لە خزمەت پێغەمبەرا هیجرەتت کرد بێ، کۆچت کرد بێ. بەڕاستی موژدەیەکی گەورەیە. بەڕاستی هەر کەسێک کاتێک کە ساڵی کۆچی هیجرەت دەبینێ و فلیمی ڕیسالە دەبینێ و دەڵێ خۆزگە منیش لەگەڵ خزمەت پێغەمبەرا بوومایەوە ئەو سەحابانە، وەڵڵی کاکە بەس بە بەخشینی ماڵەکەت، بەس بە دەرکردنی زەکاتە شەرعیەکەت، بە خێر و خێراتەکەت. شێخی ابن حەجەر لە فتح الباریا دەفەرمێ وەکو ئەو کەسە حسابت بۆ دەکرێت کە لە خزمەت پێغەمبەرا هیجرەتت کرد بێ و لە شاری مەدینە نەک لە عومرەیە دانیشتبی، لە هەموو ساڵەکە لێ دانیشتبی. بەڕێزان، هیجرەت ڕاکردن نەبوو لەبەر ئازار. 13 ساڵ سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەحملی ئازاری بێباوەڕ و مشریکەکانیان کرد. خەڵکیان لێ شەهید کرا، لەژێر تەعزیبە ئازارێکی زۆری موسڵمانانیاندا. بەڵام پێغەمبەری خوا لە ماوەی 13 ساڵی مەککەدا مرۆڤی دروست کرد. پێش ئەوەی دەوڵەت دروستکە مرۆڤی بۆ دروست کرد. لەسەر شانی ئەو کۆمەڵە مرۆڤە دروست کراوە بە بیر و باوەڕێکی پتە و ئیسلامانەی بڕوابوون بە قیامەت، ئەوەندە باسی قیامەتیان لە سوورەتە مەککەیەکاندا بۆ کرابوو، هەر یەکێک لەوانەوەی دەزانین لە قیامەتەوە هاتۆتەوە. بەردەوام چاوێ لە بەهەشت و دۆزەخ بوو. لەسەر شانی ئەوانە و دڵی ئەوانە دەوڵەتی مەدەنی لە مەدینە بنیادنرا. بەڵێ لە مەککەدا جڵە و بەدەست نەیاران بوو، قۆناغێکی پڕ میحنەت بوو. دووەم قۆناغ کە هیجرەت بوو
تەکان و هەوڵ و هیممەت بوو بۆ ئازادی بانگەواز و چەسپاندنی شەریعەت بوو بۆ بنیادنانی مزگەوت و برایەتی و بۆ نووسینەوەی دەستور و دامەزراندنی دەوڵەت بوو. ئێمە وەکو کورد دەتوانین سوود لە هیجرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ببینین. ئەگەر دەمانەوێت سەربەخۆ بین، دەمانەوێت نیشتیمانمان ئازاد بێت، دەمانەوێت ژێر دەستەی هیچ گەل و میللەتێک نەبین. خۆشەویستان، ئەگەر دەتەوێت دەوڵەتت هەبێ پێویستە ئەو سێ خاڵی تر بکەیت بۆ بنیادنانی مزگەوت و برایەتی و بۆ نووسینەوەی دەستور و دامەزراندنی دەوڵەت بوو. پێش دامەزراندنی دەوڵەت ئینسان سێشتی پێویستە، نەتەوە سێشتی پێویستە. یەکەمیان مزگەوت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مزگەوتە پەروەردەی کردن بە ئەخلاق. یەکەم شتێک کە دروستی کرد مزگەوت بوو. جا مزگەوت بریتە لە شوێنی عیبادەت و خواناسی، واتە هەر میللەتێک دەیەوێت سەرفراز بێ ئەبێ بینی خۆی خوای چاکە. دووەم مزگەوت بریتی بوو لە خزمەتگوزاری. مزگەوت لە سەردەمی پێغەمبەر سەرەتا کە دروستکرا خەستەخانە بوو، نەخۆشەکانی تێدا بوو. مزگەوت زانکۆ بوو، مزگەوت خوێندنگا بوو، مزگەوت شوێنی مانەوەی فەقیر و هەژاران و ئەهلی سوفە بوو. واتە کەسێک کە بیەوێ حکومەت و دەوڵەت بنیادنێ دەبێت خزمەتگوزاری پێشکەش بە میللەتەکەیکە. میللەتەکەی ڕەبت کا بە خواوە لە خوای دانەبڕێ، لە دینی دانەبڕێ. دووەم خزمەتگوزاری پێشکەشکە. سێم دەستورێکی هەبێ. ئێمە بەڕاستی هێشتا بەبێ دەستوری دەناڵێنین. دەستوری هەبێ ئەمجا دوای ئەم سیانە بنیادنانی دەوڵەت دەست پێ دەکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمانەی هەموو بە کردار لە هیجرەت و لە ساڵی کۆچیدا نیشانی ئومەتەکەیدا و نیشانی ئێمەی میللەتی کوردیش داوە. محەممەد دوا پێغەمبەر بوو، وەک کەسی عەترفرۆش بوو، بۆنی میسکی وەحی پێبوو، بۆ ساغکردنەوەی پەرۆش بوو، بانگی بۆ مافی مرۆڤ و بۆ ئازادی بیر و هۆش بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەیامی وەحی کە بردە مەدینە بۆ دووشت، بۆ مافی مرۆڤ، حقوقی بەشەر بگەڕێتەوە بۆ ئینسان، بۆ ئازادی بیر و ڕا، بۆ ئازادی عەقڵ، بۆ ئازادی کرانەوەی فکری مرۆڤ. ئەمەی بۆ مرۆڤایەتی هێنا. هیجرەت دەڵێ لە هەر سەردەم و هەر شوێنێ ئەم ئومەتە واز لە پەیمانەکەی بێنێ، چاوی خەو زۆری بۆ بێنێ، لە کاروانی میللەتانە جێ بمێنێ، ئەسپی عەقڵی خۆی تاو نەدا و لە کاردا خۆی نەڕەنجێنێ، نەوتی خواکردی بفرۆشێ و کاڵای خەڵک بۆ خۆی بێنێ، دەرزیەک بەرهەم نەهێنێ، کاربەدەستی وەک فیرعەونی کاتی موسا خۆی بسەپێنێ، ئەمیش سەری دانەوێنێ، دین و ناموسی هەڕاجکەن لە ترسا لێ و نەبزوێنێ، زاڵمیش هەر باری لێنێ و بیڕەتێنێ، ئەو ئومەتە دەبێت کاری هەر کورد بێنێ، هەر بڵێ خۆزگەم بەدوێنێ. بەڵێ خۆشەویستان، ئێمەی موسڵمان ساڵی کۆچیمان بریتە لە ساڵی گەشببینی. هەمومان لە وتارەکاندا لە تەلەڤیزۆنەکانەوە لە وتاری مامۆستایانی بەڕێزەوە کە باسی هیجرەتی پێغەمبەر و کۆچکردنی پێغەمبەر دەکرێت صلی الله علیه وسلم لە مەککە بۆ مەدینە، هەموو ساڵی ئەو ئایەتەمان بۆ دەخوێندرێتەوە. ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا. ئەم ئایەتە هەمیشاوە لەبەرمان کردو ئەوەندەمان بیستووە ئەوانەی ئەهلی مزگەوتن. ئەمە سەرەتای ساڵی هیجری ئێمەیە، ساڵی گەشببینیمانە. بەڕاستی ساڵێکی پڕ بەختەوەریمان هەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دیقەتی ئایەتەکە بدەن وشە بە وشە. هەموو کوفری مەککە لێ کۆبۆتەوە. 100 وشتر دانراوە بۆ هەر کەسێ بە زیندویی یان کەللەی سەری بێنێ و بیکوژێ. ئەو خەڵاتە گەورەوە عەتە سەرمایەی چەند ملیۆن دۆلاری ئەمڕۆ بۆکە دانراوە. هەموویان دەستیان داوەتە شمشێر و لە ژوورەوە لێیدەن بە یەک دەست، بۆی کەس نەتوانێت داوای خوێنەکەی بکە. خوا ڕزگاری کردووە، ئەمجا دەشت و شاخ و دۆڵی لێ دەگەڕێن. پێغەمبەری خوا نیشتیمانی بەجێ هێشتووە، ماڵی بەجێ هێشتووە، مڵکی بەجێ هێشتووە، لەسەر ئەم زەویەدا جێگەی نابێتەوە. چۆتە کوێوە؟ ئذ هما فی الغار، لەگەڵ ئەبوبەکری سدیقی هاوڕێیە چۆتە کوێوە؟ چۆتە غارەوە. جا سەیری قورئان کەن. غار بە ئەشکەوت ناوترێت، چونکە ئەشکەوت کە گەورە بوو، شوێنێکی گەورە بوو، مەجای خۆشاردنەوەی تێدا هەبوو، پێدەوتێ کەهف. خوا نافەرمێ فی الکەهفی، بەڵکو فی الغاری. غار واتە قڵشی شاخ. ئەوانەی کە چوونە حەج و عومرەیان کردووە لە مەککەدا غاری ثەوریان بینیوە. ئەو غارە بریتێ لە قڵشی شاخێک. بۆیە ئیمامی ئەبوبەکر مەحزوم بوو
کە بینی کافرەکان هەر ئەوە سەریان نەوی کردا پێغەمبەری خوا لە بەردەمیانە دانیشتبووە تا ئەشکەوتێکی گەورە نەبوو لەسەر ئەم زەویەدا پێغەمبەری خوا و هاوڵەکەی ساحیبیهی جا ساحیب زۆر گەورەیە یعنی کەسێک بەڕاستی وەکو بنەماڵی خۆی لێ نزیک بوو ئەمینداری بوو ئەگەر برادێکی ئاوات هەبوو لە تنگانەدا لەگەڵ تابوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئەبوو بەکری فەرموو لا تەحزەن مەحزون مەبە لەم سەر زەوێدا قڵشی شاخێکی بۆ ماوەتەوە هەموو بەشم شێری ڕووتەوە بە شوێنیەوەن دنیا دوژمنیەتی هیچی لە موڵکی دنیا بەدەستەوە نەماوە ئالم کاتەشا دەفەمە لا تەحزەن ئەبوو بەکر مەحزون مەبە إن الله معنا بۆ مەحزون نەبی چونکە ئێمە خوا چاودێرمانە ئێمە خوامان لەگەڵا ساڵی کۆچی ئێمە بەوە دەست پێ دەکا هەموو دنیا دوژمنت بێ هیچ لە ژیرفانە نەمابێ نەخۆش بی دەربەدەر بی ئاوارە بی هەژار بی هێشتا ئاگادار بە با مەحزونی و خەم و خەفەت نایاتە ناو دڵتەوە هەر گەشبین بە بۆ إن الله معنا ئێمە خوامان هەیە ئێمە خوامان لەگەڵا بەڕێزان بەڕاستی مەحزونی و خەم و خەفەت بۆ کەسێ باشە کە خوای لەگەڵ نییە کە پشت و پەنای خوا نییە کە خوا ناناسێ ئێمە ئیماندار ساڵی کۆچیمان ساڵی گەشببینیە بە ئومێدی ئەوەم چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەشببین بوو لەو قڵشی شاخەدا هێشتا فەرمووی ئەبوو بەکر لا تەحزەن هەر مەحزونیش مەبە وإمام ابن القيم رحمة الله بفرميتي لم يأتي الحزن في القرآن إلا منهيا عنه لهم قرآن بخوانه وشي حزن وخم وخفت نهي لكراوه لأنه لا مصلحة للقلب فيه چونکە دڵ هیچ قازانجێکی پێ ناگا لە خەفەت خواردنە وەرە حتا ئێوارە دڵی خۆت ناڕەحەتکە وەرە سوودێکت پێ دەگەێنێ بەخوا هیچ بەس دڵغەمباری و لە دڵغەمباربوونیش و خەم و خەفەتیشەوە دەیان نەخۆشی جستەیەش توش دەبێ وهو أحب شيء إلى الشيطان شەیطان لە هەموو کاتێک بەوە خۆشحاڵترە کە تۆی مسلمان بە خەفەتاوی ببینێ بە مەحزونی ببینێ دنیا لێ تاریک بێ هیچ کەسێک وەکو پێغەمبەری خوا ناڕەحەت نەبوو لە قڵشی شاخێکە نەک لە ئەشکەوتێکیشە دنیاش دوژمنیەتی مادەشی پێ نییە لە نیشتیمانی خۆشی دەچێتە دەرەوە ڕوو لە غوربەت دەکا واش بە هاوڕێکەکەی دەڵێت لا تەحزەن إن الله معنا وأمێدی خوا ئێمەش ئینشاء الله ئەم ساڵی کۆچی دەبێتە ساڵی ڕزگار بوونمان ساڵێک ڕزگارمان دەبێت لە نەخۆشی کۆڕۆنا و نەخۆشیەکان ساڵێکی نوێ دەبێت ڕزگارمان دەبێت لەم قەیرانی دارایی و هەژاری و نەبوونی و بێموچەیە خوای پەروەردگار ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکە ڕەحم بە حاڵی هەموو کوردستانیانمان هەموو مرۆڤایەتی لەسەر زەویدا بکە شیفای نەخۆشەکانمان بۆ بنێرێ دڵی خەمبارەکانمان خۆشکە خوای گەورە کێشە و گرفتەکانی هەموو لایەکمان حەلکە سەرفرازی دنیا و قیامەتمانکە وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون